لە هەڵبژاردنی پارێزگاری کەرکووکدا بەرەی تورکیا کەوت. محەممەد حەلبووسی پرسەکەی بۆ یەکێتی یەکلایی کردەوە. دوای نزیکەی ساڵێک کشمەکش و ململانەی توندی نێوان لایەنە سیاسیەکان و بەتایبەت هەردوو پارتە کوردیەکە، دوجار و لە پرۆسەیەکی تەواو تایبەتدا پارێزگارێکی نوێ بۆ ئەو شارەی 20 ساڵە هەڵبژاردننی تێدا ئەنجام نەدراوە دانرا. هەڵبژاردنەکە بە سەرکەوتنی بەرەی ئێران و کەوتنی بەرەی تورکیا کۆتایی هات، بەتایبەت کە بە هاوکاری تیمەکەی محەممەد حەلبووسی هاوپەیمانی نوێی ئێرانیەکان کارەکە ئەنجام درا و بەرەی تورکمانی و پارتەکانیشی بە تەواوەتی ئاوتکران. یەکێتی نیشتمانی کوردستان بە پێدانی سەرجەم پۆستە ئیداری و ناوەندیەکانی پارێزگاری کەرکووک توانی پۆستی کەسی یەکەم بەدەست بهێنێت، جگەلەوەی ئەگەر لەگەڵ پارتی گرفت و ناکۆکیان نەبوایە و پێکەوە پۆستەکەیان یەکلایی بکردایەتەوە، ئەوە هەم پارێزگار و هەم زۆربەی پۆستەکانیش بۆ کورد دەبوون. بە پێچەوانەی ئێستا کە هەم سەرۆکی ئەنجومەنەکە و هەم پۆستە گرنگەکان و قایم مەقامەکانیش عەرەب و شیعەن. ناکۆکی کورد ڕاستەوخۆکاری لەسەر پێکهاتەی ئیداری شارەکە کردووە، بە جۆرێک کارەکانی داهاتووی ڕێبوارتەها لە ئەستەم نزیک دەبنەوە. بەو پێیەی ئەستەمە بە تەنیا بتوانێت بەو پلانەی دەیەوێت شارەکە بەڕێوە ببات. پۆستی پارێزگاری کەرکووک تەنها هاوکێشەیەکی نێوخۆیی هەرێمی کوردستان و عێراق نەبوو، بەڵکو پەیوەست بوو بە هاوکێشەیەکی قورسی ئیقلیمیەوە، بەتایبەت لە نێوان ئێران و تورکیادا کە لایەنەکانی بە یەکسانی بەسەر هەردوو بەرەکەدا دابەش کردبوو. بەرەی تورکیا کە لە نێو سوننەکانیشدا خەمیس خەنجەر نمایەندەی دەکرد، تا ئێوارەی ڕۆژی پێنجشەممەش ئاراستەکردنی ڕووداوەکانیان لەدەستدا بوو. بەڵام هاتنەوەی محەممەد حەلبووسی سەرۆکی لەسەر کار لە دراوی پەرلەمان بۆ نێو یاریەکە بە تەواوی هاوکێشەکەی بۆ بەرەی ئێرانیەکان یەکلایی کردەوە. حەلبووسی پێش مانگێک سەردانی تارانی کرد و ماوەی 3 ڕۆژمایەوە و بە ئێرانیەکانی گوتبوو ئەو ئیدی لە بەرەی سعودی و تورکی و ئیماراتیەکان نییە و دەیەوێت بچێتە بەرەی ئێرانیەکان و بەو هۆیەشەوە دوور نییە جارێکی تر چانسی نزیک بوونەوەی لە پلە و پۆستێکی باڵا دەست بکەوێت. هەر بۆیە حەلبووسی لەسەر داوای ئێرانیەکان و بۆ کۆتایی هێنان بە کێشەی چەقبەستووی پارێزگای کەرکووک بەڵێنی بە بافڵ تاڵەبانیدا کە دەنگ بە کاندیدەکەیان بدات. هەر بۆیە دوای هەڵبژاردنەکە بەرەی تورکمانی هاواریان لێ هەستا و گوتیان قبوڵی ناکەن و پارێزگاری هەڵبژێردرا و بە پارێزگاری خۆیان نازانن. لە ئێستادا چاوەکان هەمووی لەسەر ڕێبوارتەهان، بە تایبەت کە پارێزگاکە بە کۆمەڵێک کێشەی قورس و سەختی ئیداری و دارایی و کەمی خزمەتگوزاریدا گوزەر دەکات و بۆ یەکەمین جاریشە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەو پۆستە دەگەڕێتەوە بۆ کورد. جارێ نازانرێت کاریگەریەکانی ناکۆکی نێوان هەردوو پارتە سەرەکیە کوردیەکە چی دەبێت، بە تایبەت لە نێوخۆی کوردستاندا. بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە جارێکی تر کێبڕکێ و نەگونجان لە پۆستی پارێزگاری داهاتووی مووسڵدا دروست دەبێتەوە کە ئەویش بە هەمان شێوە کورد قسەی یەکلاکەرەوەی تێدا دەکات.